لە ململانەی نێوان قەشە ستێلمانس و قەشە ئادۆڵف داینس زۆر گرنگە بۆ ئەو ڕەوشەی کە ئێستا لە کوردستانی عراقدا هەیە. لەو ساڵانەدا ینی باسی 1970 دەکەن لەو سەردەمەدا ئیتر هەمومان دەزانین لە ئەوروپا پیشەسازی لە سەرەتای تەقینەوەدایە بە تایبەتیش پیشەسازی تێکستیل زۆر گەورە دەبێت زۆر بەهێز دەبێت و لەو سەردەمەدا ئیتر خەڵکەکە لە دێهاتەکاندا ئیتر ناچار دەکرێن کۆچ بکەن و یانیش کۆچ دەکەن چونکە لە دێهاتەکاندا ئیتر زۆربەی زۆری زەوی لە ژێردەستی ئاغاکاندایە خاوەن زەویەکاندایە ئەگەر ئاغاکانی ئەو سەردەما بە معنای ئاغای ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەندێک جیاوازیان هەبی بەڵام لە یەک مەفهومدا یەک دەگرن ئەویش خاوەن زەوینە خاوەن زەویەکان مافێکی کەم بەو کەسانە دەن کە لەسەر زەویەکانیاندا کار دەکەن و گەلێک جارگرانی و باران و بەفر و گۆڕینی کەش و هەوا و نەخۆشیەکانی تایبەت بە کشت و کاڵی تر زیانیان پێدەگەینن بۆیە لە سەردەمی تەقینەوەی پیشەسازیدا زۆربەی زۆری لادەیەکان بە گروپی گەورە ئیتر کۆچ دەکەن بۆ شارەکان لە شارەکاندا ئیتر بە دوای کاردا دەگەڕێن لەو کارگانەدا کار دەدۆزنەوە و لەو سەردەمەدا تەماشا دەکەین دوو گروپی جیاواز هەنەوەیانی دوو شوێنی جیاواز هەنا هەروکو دەزانن بەلجیکا لە سێ هەرێم پێک دێ بەڵام دوو هەرێمی گەورە پێک دێ ئیتر هەرێمی هۆڵندی زمانەکان فلامانەکان و هۆڵندی هەرێمی فرانکۆفۆنەکان واتە فەڕەنسی زمانەکاندا لە هەرێمی فرانکۆفۆنەکاندا ئیتر تەوژمی سۆسیالیزم زۆر بەهێزە ئیتر سۆسیالیزم گەیشتۆتە ئەو ناوسانە لە گەلک شوێندا ئیتر سیستەمی خۆیان دروست کردووە و پەیتا دەپەڕنەوە بۆ هەرێمی فلاندرن لە هەرێمی فلاندرندا چێ حاکمە لەو کاتەدا بێگومان کلێسا حاکمە و حاکمیەتەکەی زۆر مطلقە لە ناو خەڵکدا خەڵکەکە باوەڕی پێ دەکەن باوەڕ بە قەشە دەکەن باوەڕ بە کلێسا دەکەن و هەموو شتێک کلێسایە کلێسا دەتوانێت لەسەر ئاکار و ئەخلاق و جوولانەوە و بیرکردنەوە و هەستی خەڵکەکەشدا بڕیار بدە ئەمە هەمان دیمەنی هەولێر و سلەیمانی ئەو ڕۆمان بەبیر دێنێتەوە لەو سەردەمەدا تەماشا دەکەین ئیتر کلێسای کاتۆلیکی نەریتێکی وای دروست کردووە کە ڕاپەڕین دژ بە خاوەن کارگەکان دژ بە خاوەن کارەکان لە هەمان کاتدا ڕاپەڕینێکە دژ بە خودا ڕاپەڕینێکە دژ بە سیستەم ڕاپەڕینێکە دژ بە ئاین و لە هەمان کاتدا ئەمانە وەک کەسانی سەر لێشێوە و سەر هەڵدا و شتیوە لە قەڵم دەدەن ئیتر ئەمانە چەندین گوتەبێژی جیاوازیان هەیە لە ناو حکوومەتدا لە ناو کلێساکاندا و لە هەمان کاتدا لە دەوروبەری سیستەمی کاردا ئەو گوتەبێژانیان هەیە بەردەوام ئەو کەسانە بە شەیتانی دەکەن کە باس لە مافی کرێکارەکان دەکەن کاتێک پاریان پێنادەن و کاتێک تەماشا دەکەی لە کارەکانیاندا دەریان دەکەن لە کارەکانیاندا عەزیەتیان دەدەن ئیتر ئەو لەو سەردەمەدا تەماشا دەکەن قەشەیەکی وەکو ئەدۆڵف داینس سەر هەڵئەدا و ڕوبەڕووی قەشەکانی دیکە دەبێتەوە هەتا دوایی ڕوبەڕووی ڕۆماش دەبێتەوە و ئیتر بانک هێشتی دەکەن لە بۆ ڕۆما لەوێ لێپرسینەوەی لەگەڵدا دەکەن و دواییدا لە کارەکەیدا دەری دەخن بەڵام ئەو کۆڵنادا کاتێ دەگەڕێتەوە زێدی خۆی واتە شاری ئاڵست کە شارێکە لە بەلجیکایە ئیتر لەوێ لە ڕێگای براکەیەوە کە ئیتر چاپەمەنیەکی بچووکی هەیە ئیتر دەست بە ڕاپەڕین و بڵاوکراوە دەکا و مۆرک لە شێوازی چالاکی ئەدا هەروەکو وتم لە دوو ڕێگادا ئیتر هێرش دەکەنە سەر ئەو نەریتەی حکوومەت ئەو نەریتەی کە ئاین و دابوونەریت و کۆمەلگای کۆنسەرواتیفی لە پشتە ئیتر یەک وەکو وتم قەشە ئەدۆڵف داینسە دوو ئیتر ئەو سۆسیالیستە گەنجانن کە لە هەرێمی فرانکۆفۆنەوە دێنە شارەکان و لەوێوە ئیتر دەست بە چالاکی دەکەن و لە کاتێکدا کە چالاکیەکانیان دەگۆڕن لەو شوێنانی کە چالاکی عیبە و یانیش بە عیب کراوە و یانیش خەڵکانێک تاکێک تەماشا دەکەین هەم ئەترسن و هەم بە عیب دەبینن لەو کۆمەلگادا کە ئەو بێ پێشەنگایەتی بکە چونکە لەوە دەترسێت بە تاقی تەنیا بمێنێتەوە خەڵکانی دیکە گاڵتەی پێ بکەن بینیت چیت بەسەر هات کەس پشتیوان لێ نەکردی کەس لەگەڵت نهاتە زادا بە تاقی تەنیا بوویە قەشمەر ئیتر ئەمە وا دەکاتن هێدی بشکێنرێت چۆن دەیشکێنن ئیتر چالاکیەکانیان دەگۆڕن و مەرج نییە ئەو چالاکیانە بە تەنیا لە دەوروبەری
حکوم بیناکانی حکوومەت و بیناکانی خاوەنی کارگە و بیناکانی ئەوە بێ بەڵکو گەڵێک جار لەمانە دەستنە ناو کلێسا لە کلێساکاندا بە دوعایەک بە گفتوگۆیەک بە پرسیارکردنێک لە قەشەیەک ئیتر بە ئیسیفزازیەتێک دروست دەکەن و ئەمە وا دەکا خەڵکەکە بەگشتی ئیتر بەهۆش خۆی بێتەوە و ئەم جۆرە کارانە بە کارێکی بەهەڵە نەزانێ و بە کارێک نەزانێت کە ئەنجامی نابێ لە کۆتاییدای تر تەماشا دەکەین بێگومان لەوێدا لە ڕێگای چەند ڕاپەرینێک و دواییدا لە ڕێگای هەڵبژاردن و هەڵوە لە هەڵبژاردنەکانیشدا ئیتر تەماشا دەکەین سیستەمێکی ڕێکوپێکی کۆنتترۆلکردنی دەنگەکان بەکاردێنن و لەوێدا ئیتر تەماشا دەکەین خەڵکەکە سەر دەکەوێت بەسەر خاوەنکارەکاندا و هەتاوەکو ئێستاش تەماشا دەکەین کەم تا زۆر خاوەنکار پابەندە بە کۆمەڵێک سیستێم لێرەدا. ئیتر ئەمە زۆر گرنگە لێرەدا تێبگەین وە پەیامی ئەو فلیمە کە وەکوتم پێی دەوترێت ئالۆست ئەوانەی لە بەلجیکا دەژین زۆربیان ڕنگ بێ ئەو فلیمیان بینی بێ ئیتر لەوێدا ئەو پەیامەمان پێدەدا کە لە کۆمەلگا کۆنسەرڤاتیفەکاندا چالاکیەکان دەبێتە عیب و لە کاتێکدا ئیتر کاتێک ئەو چالاکیانە گۆڕانکاریان بەسەردابێ ئەکرێ ئەمە ئەنجامێکی زۆر گەورە وەربگرێت. هاوڕێیان ئێمە دەزانین ئەوە چەندین ساڵە ئیتر لە هەرێمی کوردستاندا لە دوای ڕاپەڕیندا تەماشا دەکەین ئیتر ئەو سیستەمە ئەو سیستەمەی کوردایەتی بۆتە داینەسۆرێک بۆتە کانسەرێک لەسەر پشتی گەلی کووردا ئیتر لێرەدا تەماشا دەکەین دنیایەک سیناریۆ و تەخریبات و ئیتر کۆمەلگاوە بەلا ڕێدا بردن و تەنانەت ئەو کەسانەی کە وەکو ئەدۆڵف داینز کە ماوەیەک سەرکێشی و پێشنگایەتیان لە بۆ هەندێک یاخیبوون دەکرد ئەمڕۆکە ئەمانە لە هەولێر شێت کراون نەخۆش کراون بە مادەی بێهۆشکەر نەخۆشکراون و ئەمانە ئەمڕۆکە تەماشا دەکەین ئەمانە و کۆمەڵی کەسی دیکەی چەپ لە ژێرناوی شەڕی شیعە لە ژێرناوی شەڕی عەرەب بە تائیفی کراون ئەوە لە کاتێکدا کەسێکی چەپ نابێ دژمنایەتی شیعە بکە یعنی لە هەردوو بوارەکەدا نابێ یەک کەسێکی چەپ خۆی ناخاتە ناو ململانەی تائیفی بە ئاشکرا دوو کەسێکی چەپ تەماشای چەوساوەکان دەکا چێ چەوساوەیە کامیان چەوساون چۆن چەوساون ئەتۆ لە هەولێر دانیشتووی کە تەماشا دەکەی ناوەندێکی ئیتر دەسەڵاتی سنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەموو وڵاتانی سنی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ بەریتانیاش ئیتیفاقیان کرد بۆەوەی لە سیویەکی ئاب ئەو شارە بگەڕێتەوە باوەشی سنەی تائیفی هەتا وەکو ئێستا سەرباری ئەوەی ڕژێمی بەعز گۆڕدرا تەماشا دەکەین سەدام حوسێن قەسرەکەی خۆی بە دیاری بەخشیە مەسعود بارزانی کە لە دوای ئەوەدا ئیتر تەماشامان کرد لە سیویەکی ئابدا هەر سەدام حوسێن هاتەوە ئیتر جارێکی تر هەولێری ڕزگار کردەوە و دای بەوان و ئێستا کەش تەماشا دەکەین لەو هەرێمەدا ئیتر جموجۆڵی سنیەکان تا چڕادەیەک بەهێزە تا چڕادەیەک گەورەیە ئەمە هەمومان ئەمەدا دەبینین لە کاتێکی و لە شوێنێکی وادا ئەتۆ وەکو کەسێکی چەپ دەبێت دژی ئەوە بێ نەوەکو دژی ئەوە بێ کە لە بەغدا دەیەوێت تەوتین بکە ئەتۆ بچی بە دوای بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بە شێوەیەکی فێڵ بازانە تەڵەکە بازانە ئیتر ماسکەیەک لەسەری خۆت بکەوێت لە ژێرناوی چەپ پشگیری لە سیستەمێکی تاڵانی بەناوی هێژماری من بکەیت کە هیچ کەس نازانێتن ئەو هێژماری منە کلیلەکەی کۆدەکەی پاسوەردەکەی لە دەستی کێدایە و ئەو پارانەی کە لەوێ دەخەوێندرێن چیان بەسەردێ لێرە ئیتر لەو شوێنەی من کاری تێدا دەکەم پێشتر بەر لەوەی من کاری تێدا بکەم بۆیان باسکردم گوتیان خاوەنکارەکە 3 مانگ لەسەر یەک هەر مانگێک 2-3 ڕۆژ پارەی کرێکارەکانی و یانیش پارەی کارمەندەکانی ئیتر درەنگ دەخست و لە نەتیجەی ئەوەدا ئیتر کارمەندەکان کۆ دەبنەوە دەستنە سندیکا شکایەت دەگرن ئەدڤۆکات و محامی دەگرن دەستنە لای دادگا ئیتر لە دادگادا لێکۆڵینەوەیەکی زۆر گەورە دەکرێتن کە لە نەتیجەی ئەمەدا خاوەنکار چونکە خاوەنکار 2000 کارمەندی هەیە موچەی 2000 کارمەند ئەتۆ ئەگەر هیچی لێ نەبڕی بە تەنیا 2-3 ڕۆژ دوای بخەی ئەوە مانای ئەوەیە ئەتۆ بە هەزاران حتا بە میلیۆنان دۆلار ئەتوانی لە بۆ سەرمایەکی دیکە لە بۆ بیزنسێکی دیکە بەکاربێنی ئەوە لە کاتێکدا ئەوە پارەی ئەو کرێکارانەیە کە منداڵەکانیان چاوەڕێ دەکەن پێیان بدەن هێژمە لە بۆ هەندێک ئیتر لە دوای ئەمەدا ئیتر سیستەمێک لە هەموو ئەوروپادا ساز دەبێتن کە لە گرێبەستەکەتدا دەنووسێ لە فلان ڕۆژ موچەکەت دێ ئەگەر لە فلان ڕۆژ موچەکەت نهات ئەمە
ئەتوانی بچێت دادگا و دادگا ئیتر ئەو خاوەنکارە ئەو بیزنێسە بە تەواوەتی لێپێچینەوەیکی زۆر گەورەی لەگەڵدا دەکات. هێژماری من و حکایەتی هێژماری منیش بە هەمان شێوەیە. ئیتر یعنی لێرەدا پەیامەکە ئەوەیە لە لای ئێمەدا کەسانێک کە پێشتر یاخی بوونە و یانیش پۆتانسیەلی یاخی بوونیان تێدا هەبووە ئیتر بەداخەوە ئەم کەسانە ئەمڕۆکە لەلایەن ئەم دەسەڵاتەوە یان شێت کراون یان ئەحمەق کراون یان بە تائیفی کراون لە پێناوی چی لە پێناوی موچەیەک لە پێناوی چەند دۆلارێک لە پێناوی ئیتر موچەیەکی پێشمەرگەی دێرین کە هەمومان دەزانین نە پێشمەرگەی دێرین و نە پێشمەرگەی نێرین و نە باوکی ئەوانیش ئەو هەڵومەرجەی کە هاتە ئاراوە دروستیان نەکردووە ئەو هەڵومەرجەی هاتە ئاراوە لە سایەی اتفاقێکی نێودەوڵەتی لە سایەی بێعەقلیەکانی سەدام لە ساڵی 1990 لە سایەی ئەمەدا هاتوتە ئاراوە. یعنی ئەمە نە پێشمەرگەی دێرین و نە پێشمەرگەی نێرین و نە پێشمەرگەی کۆن و نە پێشمەرگەی نوێ مقدس ناکە لێرەدا. ئەمە زۆر گرنگە. ئیتر ئەم دەسەڵاتە کۆمەڵێک شتی هیچ پوچ بەکاردێنی هەموو شتەکانیشی ئیتر ئاشکرا بوونەوە پێویست ناکە زۆری لەسەر بڕۆین باس لە ئەوە دەکە دەستی شیعە و ئیتر ئەگە باران نەبارێ من شتێکم لەسەر ئەوە نووسی تەنانەت ئەگە بارانیش نەبارێ ئاڵێن خەزعالی ئیتر ڕێگە نادا باران ببارێ چۆن پێشتر ئیتر بەرپرسیارانی ئێران دەیانگوت ئەمریکا ڕێگە نادا لە ئێران باران ببارێ تەکنۆلۆژیای هەیە ئیتر هەورەکان نازانم دەشارێتەوە بۆی باران نەباری ئەمانەش وایان لێ هاتووە باسی پەکەکە دەکەن ئەخر پەکەکەی فەقیر کوێی ماوە لە کوردستانی عراقدا کەینێ پەکەکە پشگیری لە چینی ناوەڕاست کردووە کەینێ لە هیچ شوێنێکدا یعنی تەبیعاتی پەکەکە وایە ناڵێم ئێستا کە دەتوانی بیکە نەخێر ناتوانانی بیکە بەڵام ناشی هەوێ بیکە چونکە پەکەکە بەخۆی هیچ پەیوەندێکی ڕوحی و گیانی لەگەڵ چینی ناوەڕاست لەگەڵ مامۆستا و محامی و دکتۆر و کارمەندی دەوڵەت و ئەمانە نییە پەکەکە ئەو چینێک کە پشتی پێدەبستی چینی گوندیە لە کوردستانی تورکیادا و لە کوردستانی عراقدا ئەم چینە گوندیە بەکاردێنی ڕاستە بەڵام پەیوەندیەکانی زیاتر چاوی لە پەیوەندیەکانە لەگەڵ چینی سەر و لەگەڵ لایەنی سەر و لایەنی دەسەڵات لایەنی هێز عشیرەت لەگەڵ ئەمانەیە ئیتر من لە چەندین بەرنامەدا باسم کردووە یعنی لێرەدا وەکو بڵێ کە پەکەکە بێتن نەخێر پەکەکە ئەگەر کێشەی لەگە پارتی نەبێ باسی هیچ پێشلکاریەکی پارتی و چێتی ناکە ئەمەیان شتێکی زۆر بە شتێکی زۆر ئاسایی وەری بگرن لە هەمان کەدا گوتەبێژەکانی پارتی تەماشا دەکەی ئیتر ئاستی گوتەبێژەکانی پارتی بەخۆ نیشانەی یعنی هەمان ئیتر من لە ماوەی 2 ڕۆژدا قسم نەکرد بە تەنیا جەم لە تەلەڤیزیۆنەکان کرد بە تایبەتی هەموو تەلەڤیزیۆنە عەرەبەکان تەنانەت ئەو تەلەڤیزیۆنە عەرەبیانەی کە پەیوەندی زۆر باشیان لەگە پارتی دیموکراتی کوردستاندا هەیە مەسەلەن لە باشترین حاڵەتدا ئەڵێن قسەکانی بەرپرسیارانی پارتی و گوتەبێژەکانی پارتی و بەرپرسیارانی حکوومەتی مەسرور بارزانی هیچ فەرقی نییە لەگەڵ قسەکانی قەدافی و قسەکانی دکتاتۆرە شکست خواردووە عەرەبەکان بە ئەسەدیشەوە کە دوێنێ ڕووخا هیچ جیاوازیەکی نییە کە ئەوان ئەیان کرد لە سەردەمی بەهاری عەرەبی هەتا وەکو ئێستا یعنی ئەمە قۆناغێکی زۆر گەورەیە ئەگەر ئەو ڕۆژەی خۆپیشاندانەکە هاتە بازگەی دێگەڵا ئەگەر بێت و لە هەولێر دەکەسی وەکو ئەدۆڵف داینس هەبان بەداخەوە کە ئەدۆڵف داینسەکان ئێستا کە بوونەتە فەرهاد پیرماڵ و بوونەتە هەندێک چەپی دیکە کە ئیتر بیانوت دەدۆزنەوە قسەی قۆڕ دەکەن ئیتر بۆ یەکێتی هەڵناستێ بۆ ئەوە هەڵناستێ یەکێتی بۆ هەڵستێ یەکێتی سوودمەندە لەمە یەکێتی بۆ هەڵدەستێ یەکگرتو بۆ هەڵناستێ علی باپیر بۆ هەڵناستێ آخر یەکگرتو علی باپیر چکاریان بەمەدا یەکگرتو علی باپیر بەردەوام پەیامیان لە تورکیا بۆ دێ دەستان بەو سیستەمەی هەولێرەوە بگرن بەردەوام هەوڵ بدەن بەغدا ئازار بدەن ئەتۆش بەغدا وەک عەرەب دەبینی ئەتۆ بەغدا وەک عراقی دەبینی عراقیش وەک جوێن دەبینی آخر لێرەدا من چۆن پشت بە تۆ بەستم گۆڕانکاری بکەم هەموو ئەمانەی کە پاشخانی چەپ و ڕاپەڕین و سەرهەڵدان و ئەویان هەیە کاچی خۆم بە کورتی هەتاوەکو کوردایەتی لە دڵی خۆت لا نەبەی نەیکوژی ئەتۆ ناتوانانی ڕاپەڕین بکەی لە بەرامبەر کوردایەتی دەبێ بیکوژی بە هەر شێوەیەک بێ و ئەمڕۆکە هەڵومەرجی کوردستانی عراق هەڵومەرجی تورکیا نییە بڵێ وەڵڵا عراق دوژمنە عراق بە گومانە نابێ ئێمە تەوتین بکەین چونکە ئەمە دەکەوێتە خزمەتی عراق یعنی عراق دەگەڕێتەوە عراق بابگەڕێتەوە عراق دەوڵەتی ئێمە نییە کەسمان ئێستا بانگەشەی جیابوونەوە دەکەین ئەو ئەوانەی کە بانگەشەیان کردی بانگەشەیەکی فشۆڵی نەبووە بانگەشەیەکی درۆزنانە نەبووە هیچ کەس لەمانە وعدی خۆیان بەجێگەیاندووە چ ئەوانەی دەیانگوت ئەچینە کەرکووک شەڕ دەکەین چون نەخێر چ ئەوانەی دەیانگوت ئێمە هەموو باجەکەی دەدەین باجەکەیاندا نەخێر و دوای ئەمانە هەموو نەچوونە ژێر قاچ و پێی حەشدی شعبی و خەزعەلی و ئەمانە بەڵێ چوون
و ئەمانە ئەمڕۆکە لەگەڵ حکوومەتی سوودانی و لەگە ئیتاری تەنسیقی ئیتفاقیە نەکردووە بەڵێ کردویانە کەواتە تۆ چیت لەوەدایە والله تەوتین یعنی گەڕانەوەی عراق ئەمە بەڕاستی کێشە گەورەکەیە یعنی کێشە گەورەکەیە باشە کەواتە تۆ دان بەوە دادەنەی کوردایەتی ڕاستە وایە کوردایەتی یعنی تاڵان و ئەتۆش ئەمە دەپارێزی باشە بۆ دژیەچێتی پارتی کەواتە بۆ شەو ڕۆژ دێ سەر لایف و تەلەڤیزیۆن و یوتیوب و ئەم شتانە دژایەتیان دەکەی بۆ ناچێت چۆک و فەرهاد پیرباڵ و چەپەکانی دیکەی دانیشتوی هەولێر بکەی بۆ لە دەرەوە دەیکەی ئەمە بەڕاستی پرسیارێکی قورسە بەداخەوە و ئەمە لە نیاز خراپیدا نایە بەڕاستی لە مەسەلەی فکرەوە دی لە مەسەلەی فکرەوە دی هاوڕێیان دەبێ سیستەمەکە کوردایەتی هیچ ڕێگایەکی نییە نە هەڵبژاردن نە تعدیل نە گۆڕانکاری کوردایەتی تاقە ڕێگاکەی هەڵوەشانەوەیە هەڵوەشانەوەی دەبێ کوردایەتی هەڵبوەشێتەوە و ئەو کوردایەتی لە سووریاش دروست بێ دەبێ هەڵبوەشێتەوە لە تورکیا سبەینە دروست بێ دەبێ هەڵوەشێتەوە چارەی دیکەی نییە لە هیچ شوێنێکدا و ئەمە زیانی هەیە لە بۆ داهاتووی مەسلەی کوردیشەوە بەڕاستی چونکە کاتێک کوردەکان بە خۆیان عقلیان پێ نەشکا ئەو سیستەمیان هەڵنەوەشاندەوە سیستەمێکی دیموکراتیان لە تەنش دانەنا کە لەسەر بنەمای جیاوازی خوازی نەبێ لەسەر بنەمای ململانەی دیموکراسیانە بێ ئەو کاتە ئەتۆ لات دەبن و ئەوانەی لات دەبن دوای ئەوە سوکایەتیت پێ دەکەن و دوای ئەوە کەس ناڵێن تەماشاکەن دژایەتی حکوومەتی خۆماڵیان کرد ئێستا کە بیانیەکە چی بەسەر دەکە وات لێ دەکە چونکە بە خۆت نەتکردووە بە شەق لایەن بردووی تابعاً کەسێک کە بە شەق لات ببە دوای سوکایەتیت پێ دەکە دەبێ ئەتۆ بە خۆت لای ببێ و دەبێت لە کەسایەتی خۆتدا لای ببێ و نابێ ئەتۆ چالاکی بەعی ببینی چالاکیکردن مڵکی سلەیمانیەکان نییە و ئەڵێن لە هەولێر نازانم گرتن و تۆقان و ئەشتانە هەیە گرتن و تۆقان وشتیوە نییە ینی بەو شێوەیە نییە ڕاستە لە هەولێر یەک شت هەیە تەماشاکە لە هەولێر ئێستا من بسمە هەولێر هیچم بۆ ناکەن بەڵام لە هەولێر بزانم ئەم چالاک چێک دەکەم پێش کەس کۆ دەکەمەوە بەڵێ دەمگرن ڕاستە ئەمەیان ڕاستە باشە لێرە دەچ دەکرێ هیچ شتێک ناکرێ نەخێر ئەکرێ زۆر شت بکرێ کاکە باشە دوو مامۆستا ناتوانن چالاکێکی وا بکەن ڕۆژی هەینی لە بەردەم مزگەوت دەسماڵێک پانکەنەوە ناکرێت و چالاکێکی وا بکەیت ئەمن مامۆستامە خێرم پێ بکە وەکو ڕموز وەکو ڕەمز چالاکێکی وا بکە کاکە پاشانیش کە مەلا هاتە دەرەوە مەلا ئیحراز بکە قسەت چیە لەسەرەوە ئەتو بۆ قسەیەک ناکەی یان تەڵەبە خوێندکار ناتوانێت چالاکێک بکاتن لە بۆ ڕزگارکردنی مامۆستایەکەی لەو دەردەسەریە چۆن ناتوانێت بیکە بۆ لە سەردەمی سەدام دەکرا لە سەردەمی سەدامدا گەلێک جار لە ناو مەسیراتەکان لە تەنشت دروشمی بڕۆح بێدام نفدیک یا سەدامدا ئەرێ لەی لێمان دەگوت وەنیە یان بووکە بە بارانێمان دەگوت بزانە دەکرێ یعنی و دەکرێت لەناو بارگەی پارتیەتەوە ئەم کارانە بکەی مەبەستم لێرەدا ئەمەیە ئەو خەباتەی ئەو چالاکیە گەورەیە کە لە سلێمانی کرا و دوو حوتویە بەڕێوەیە ئێستا کە نازانم کۆتایی پێهاتووە یان نا باس لەوە دەکرێت کە کۆتایی پێهاتبێ من بەڕای منیش گەشتۆتە ئەنجام چالاکیەکە و گەشتۆتە هەموو جیهان دەبێت دەستخۆشی لەو کەسانە بکەین کە ئەو کاریان کرد و ئەوانەی پشگیریان لێکردن بە تەنیان بەجێ نەهێشتن ئەو ڕاگەیاندنانەی بەردەوام باسییان کردن بە هەموو لایەنەکان حتا بەو ڕاگەیاندنانەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش یعنی بزانە ئیتر پارتی بەخۆ قڕی بەسەری خۆ کردیان وتەبێژی داناوە وەکو بڵێ لەبەر دەرگای سینەما قسە دەکە ئاستی قسەکردنی ئەتۆوەرە محافیزی والی هەولێر بێ ئاستی قسەکردن ئەوەندە نزم بی هەرچەندە بەخۆشیان نزمن یعنی کەس بە شەریان لە دەور و بەرنیە بتوانانی دو قسە بکە ئەوە پارتیەکان بەخۆیان وا دەڵێن من لە بەیانیەوە لەگەڵ چەندێکیان لەسەر ختم ئەوان بەخۆیان وا دەڵێن لەو سەر گەندەڵی نێچیروان بارزانانی دەستی پێکرد بەڵام لە دەوروبەری نێچیروان بارزانانی هەر هیچ نەبووایە دووسێ ڕۆشنبیری خۆفرۆشی قسەزان هەبوو ئەمانە هەم خۆفرۆشن هەم کۆیلەنە بەڵام ئاستی قسەکردنیشیان نییە و ئەمە وای کردووە ئیتر بتەقێ لە بەرامبەر سلێمانی بتەقێ لە بەرامبەر یەکێتی باش ئەتەش وەکو یەکێتی ڕێگا بدە چالاکی بکرێ یەکێتی ڕێگای داتوش بیکە ئەتۆ ڕێگا بدە لە هەولێر
چالاکی بکرێ وە چالاکیەکانی کە ڕێگای پێ بدەی بەتەنیا لە ڕێگەی فەرهاد پیرباڵ مەیکە فەرهاد پیرباڵ شێتی خۆتانە شێتی ماڵی خۆتانە شێتتان کردو نەخۆشتان کردووە لە ڕێگاوی مەکە و لە ڕێگای چەپە سەختەکارە تائیفیەکانیش مەکە ئەوانە بەتەنیا دەوێرن دژی شیعە قسە بکەن وەکو ئەبوو محەممەد ئەلجۆلانی ئەوە چەندە دوو مانگە هاتۆتە سەر دەسەڵات و ئێستاکە سەرۆکۆماری کردداری سووریایە یەک قسەی دژی ئیسرائیل نییە کە ئەو هەموو خاکەی لە داگیر کردووە جوانترین شاخ بە پیترین خاک و بە ئاوترین چیای لێداگیر کردووە بە تەنیا 45 کیلومتر ماوە بگاتە دیمەشقی پایتەخت ئیسرائیل یەک قسەی نییە لە بەرامبەر تورکیا یەک قسەی نییە بەڵام ئەچێتن ئەوە چەند ڕۆژێکە بە دوای ئەو دێهاتیە شیعانە کەوتووە ئەوانەی سەر سنووری لوبنان بە RPG و بە دۆشکا و بە ڕاجیمە کەوتۆتە سەریانی تر لیان دەدا ئێوەش وا مەکەن چەپە بەڕێزەکەن یانی هەموو شتێک لە ژێر ئەوەی شیعە مەشەرنەوە ئەگەر کوردایەتی لە خۆتان دەرخن کوردایەتی بگۆڕدرێ بۆ شتێکی دیموکراسیانە کە پێکەوە ژیان و ڕەت نکاتەوە تایفەت ڕەت بکاتەوە و ئەتۆ ئەو کاتە ئەتوانی لە بەرامبەر ئەو تایفەتە شیعەیەی گەندەڵی کە لە بەغداش هەیە بوەستی بەو ڕێگایە دەبێ بەڵام بەو ڕێگایی کە ئێمە لە دژی ئەوان دزەکانی خۆمان بپارێزین ئەوە هیچ پەیوەندی بە چەپ و مەپوشتیوانەوە نییە ئەو ناسنامەیە فڕێ بدە ئینجا کارەکە بکە بە کورتی خەباتی ئەو تێکۆشانێک کە لە سلێمانی کرا بەڕای من گەشتۆتە ئەنجام و کوردستان ئیتر وڵاتێکن دیکتاتۆریەت تێپەڕاندووە دیکتاتۆریەت هەر هیچ نەبێدیسە قانون و یاسا و ڕێسای خۆی هەتا حدێک هەیە هەر هیچ نەبێ گوتەبێژی هەیە تەماشاکە ئەوە رووسیا دیکتاتۆر نییە گوتەبێژێکی چەند ڕێکەپێکی هەیە زاخارۆڤا وانە گوتەبێژی چەند ڕێکەپێکی ئەمانە گوتەبێژیان نییە کەواتە لە بەرامبەر ئەمانەدا یەک جۆرە چالاکی و هەتا دوایی درێژ بکرێ بەڕای من باشترە ئێستا کۆتایی پێبینن ئێمە گیانی ئەو کەسانەمان پێویستە گیانی ئێوەمان پێویستە کە 14 ڕۆژە لە مانگرتندا ئێوە پێویستە و لە جیاتی ئێوە دەبێت خەڵکانی دیکە بێنە مەیدان و ئەو خەڵکانەی دێنە مەیدان وەکووتم دەکرێ بە شێوازی زۆر جیاواز چالاکیەکانیان بەردەوام بکەن دەکرێت بە شێوازی جیاواز ئەتۆ پرۆتستی خۆت بەردەوام بکە و ئەوە نعیبە و نەشەرمە ئەتۆ لە بەردەم دەرگای مزگەوتێک بۆ نمونە دەسماڵێک پانکەوە وەکو مامۆستا هیچ عیب نییە ئەمە بکە خەباتی دەبێ خەباتەکان جێگا گۆڕچیان پێ بکرێ و بەو شێوەیە ئیتر تەماشا دەکەین بەڕاستی ئەمەی ئێستاکە ئێوە کردان و ئەوەی ئەوانی دیکە پشگیریان لێکردن بەڕای من گەشتۆتە ئەنجامی خۆی و ئەمە ئەگەر بەردەوام بکە لە شوێنەکانی دیکە پێم وایە لەو شوێنانەی کە بوونەتە پایتەختی کۆریای باکوور لەوێشەوە ئیتر پەیتاپەیتە دیوارەکان دەشکێن و ئەو چیایە بەفرینانە پەیتا دەتوێنەوە چونکە بەڕاستی ئەمانە ئەوە نین کە مرۆڤ بەو شێوەیە حسابی گەوریان لەسەر بکە وەکو بڵێ ئەمانە سیستەمێکی وەها زل و زەبەلاحن نەخێر ئەمە هەمووی بە زەبری چەک داپلۆساندنە و ئەمانەی کە چەکەکانیان لە بۆ بەکاردێنن پشگیریان لێ دەکەن لە ژێرەوە باوەڕیان پێنین و ئەمانەش حیسابی دوا ڕۆژی خۆیان دەکەن چونکە خۆسبەی لیان بە قەومێ بەتەنیا جگەر و گوجرەکانی خۆیان ئیتر دەبەن و ئەوانی دیکە بەجێ دێڵن و ئەمانە هەمویان حسابی ئەمە دەکەن لە بۆ هەندێ بەڕای من ئیتر پێویستە بیر لە شێوازی نوێی تێکۆشان بکرێتەوە بەڵام لە شێوازەکەش چونکە ئەوەی کردار دەخڵقێنی پێم وایە فکرە عقلە ئەو فکر و عقلش دەبێت سەرەتاوە بەوە تێبپەڕێندرێ کە ئەمانە کللتورێکیان دروست کردووە وەکو کللتوری کاتۆلیکەکان لە سەدەی 19دا دروستیان کردبوو کە ڕێە یاخی بوون چالاکی ناڕزایی بوون عیبە شتەکانی دیکە عیب نین گەندەڵی عیب نییە ڕسمگرتن لەگەڵ گەندەڵێک عیب نییە ئیتر پیا هەڵدان بە گەندەڵێک عیب نییە تێگەی بەڵام یاخیبوون عیبە داواکردنی مافی خۆت عیبە ئەمە لە هیچ شوێنێکی دنیادان نییە وەرە لە هەموو دنیا بگەڕێت لە هیچ شوێنێکدا هیچ میلەتێک نەبووە کە 50 قسوور موچەی پێ نەدرابێ و ئەوانە شانازی بە خۆشیانەوە بکەن شانازی بە کەسایەتی خۆشیانەوە بکەن
و ئەمانە ڕێگە نیشانی خەڵک بدەن بڵێن فلانەشت عیبە و فلانەشت عیب نییە. گەورەترین عیب لە کەسایەتی تۆدایە کە هەتاوەکو ئێستا بێدەنجی و هەوڵ بدە وەرە دەرەوە شتێک بکە شتێکی بچووک بکە و ئەمە شێوازی تایبەت بە خۆی هەیە. قسەت پێ دەڵێ با پێت بڵێ کەم قسەیان بە ئێمە وتووە، کەم جوێن بە ئێمە دراوە، کەم بوختان بە ئێمە کراوە، ئێ با بیکەن چییە؟ چییە یانی؟ با بڵێ ژنت وایە، با بڵێ خوشکت وایە، با بڵێ داکت وایە، چییە یانی؟ ئەمانە هەموویان قوربانیدانن، ئەمانە پێویستن و دەبێ ئەمە بکرێ بەڕاستی. با درێژی نەکەمەوە سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵم دابوون ئەوانەی زمانەکانی ئینگلیزی و ئیسپانی و فەڕەنسی و هۆڵندی دەزانن ئەتوانن لەسەر یوتیوب لەسەر ئینتەرنێت تەماشای فلیمی ئالۆست بکەن و لەو فلیمەدا بەڕاستی هەمان ئەو دیمەنانەمان بەبیر دێنێتەوە کە ئێستا لە نێوان هەولێر و سلێمانی هەیە و لە هەمان کاتدا کۆتاییەکی زۆر زۆر خۆشەکە چۆن هەولێر و سلێمانی تێکەڵ دەبنەوە ئیتر سیستەمێک دروستە بێت لە 1970 هەتاوەکو ئێستا کە هیچ کارمەندێک هیچ کرێکارێک خۆی مەغدور نابینی و ئەگەر ڕۆژێکیش مەغدور کرا ئەمە دەتوانێت لە ڕێگای دادگاوە تۆڵی خۆی بکاتەوە. هەتا بەرنامە ئەوەندە کاتیش خۆش ڕێی سلااو هەربژین.